أن نبذل ما بعهدتنا من مسؤولية في سبيل دوای تێپەڕبوونی چەند خولێکی پەرلەمانی عێراق یەکێک لەو کێشە دیارانەی کە بە چەقبەستووی لە نێوان کورد و بەغدا ماوەتەوە پرسی کەرکووک بووە بە بڕۆی یاسانەسەن دەبوو پرسە بە پێی دەستوری هەمیشەی عێراق یەکلایی بکرایەتەوە. ئەو ساتێ هەر دەوڵەتێک نەوێت کار بە دەستورەکەی بکات تەواوی پرۆسە سیاسی و سیادی و نێودەوڵەتەکانی ئەم دەوڵەتە دەکەوێتە ژێر پرسیارەوە ئەوەی کە ئێستا لە عێراقدا دەبینرێت دیارە ناوێت کار بە دەستوری عێراق بەس دەستوری هەمیشەی عێراق بکات سەبارەت بە کەرکووک و ناوچە جێناوەکان. هۆکاری ئەمەش ئەوەیە دیارە ئەو دەستورە ماف و ئیلتیزاماتی هەرێکێک لە پێکاتەکانی ئەم ناوچانەی دیاری کردووە و ئەوەی کە لەو دەستورەش دیاری کراوە پێم وابێت لە ساڵی 2005دا بەشێکی زۆری نەتەوەی کورد لەسەر ئەو دەستورە کۆکن و دەنگیان پێداوە. کێشەکان لە نێوان پێکاتەکانی عێراقا بە تایبەت لە ناوچە جێناوەکانە کە کوردی تایە عەرەبی تایە تورکمانی تایە بە بەردەوامی ئەم کێشانە قوڵ بوونەتەوە ئەم کێشانە گەورە بوونەتەوە ئەمە وای کردووە بێمتپانی لە نێوانیان نادروست بووە. حکومەتی عێراقی لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە هەتاوەکو 16 ئۆکتۆبەر بە بەردەوامی کەیسەکانی لاوااستر بوون لە هەرێمی کوردستان. بەڵام لە دوای 16 ئۆکتۆبەرەوە نەخێر حکومەتی عێراقی بەهێزتر بوون لەو ناوچانەیە کە ئێستا بەهێزن من قەنەعەتم وان نییە بیانەوێ ئەو کێشەی ئەو ناوچانە بە پێی دەستور حل بکرێت چونکە بە پێی دەستور ڕەنگە بگەڕێتەوە بۆ ئیستفتا کە کوردیش لە زۆرێک لەو ناوچانەیە زۆرینەی پێکاتەکەی پێکەهێنێ. سیاسیەکانی حکوومەتی عێراقیش ئەو عەقڵەوە عینیە کە دەستورێک هەیە و ئەبێ وابەستە بێ بە دەستورەکەەوە بۆیە لە گوڕوتینی هاتنی ئەو تەوژمە فکرێ دواکەوتووە و بیرکەرەوە بە مەزهەب و دینێکەوە وای لێ کردووە کە نتوانێت ئەو دەستورە جێبەجێ بکە وابەستەی دەستور بێ. هەڵبەت لە دەستورە ماف ئێستیقاقی میلەتی ئێمەی تایە بۆیە ئەمیش بە زەرەری پێگە و مەکانەتی ئەو سیاسیانە ئەشکێتەوە بە زەرەر و پێگە و مەکانەتی حکوومەتی عێراقی ئەشکێتەوە بۆیە سوورە لەسەر جێبەجێ نەکردنی و ناتوانێت ئەو مشکلانی نێوان کورد و خۆشمان بەپێی دەستور چارەسەر بکات. بە بۆچوونی چاودێرێکی سیاسیش ناوڕۆکی مادەی 140 کە سەنانگاوێکی لێ خۆگرتووە ئەگەر بنرایە کێشەی ناوچە جێناکۆکان چارەسەر دەکرا. بە دڵنیاییەوە تاکە چارەسەر و تاکە نەخشە بۆ چارەسەرکردنی کێشەی ناوچە دابڕاوەکان کە کێشە لەسەر ئەم ناوچانە ئەوە جێبەجێکردنی مادەی 140. من بە ڕاشکاوی قساکەم بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستانیش کەم تەرخەم بووە لە جێبەجێکردنی چونکە ئەم ناوچانە نەک تەنها کەرکووک ناوچەکانی تریش کە کێشە لەسرە دەکرا پلانی تایبەتی بۆ دابنرێ خۆی بۆ خۆی زۆر دیارە بە سێ هەنگاو کۆتایی پێهات مادەی 140 یەکێ لە هەنگاوەکانەوە بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی ناوچە کێشە لەسەرەکان دواتریش ئاماری گشتی بوو کە ئیحسای سوکانی پێ ئەوترێ دواتر ئیستفتا بوو ڕاپرسێکە بوو ئێمە هاتین زۆر بە سەر لێ شێوانە هەستاین بە داڕشتنی پلانەکانمان. وەک چاودێرانی سیاسی شاماژەی پێدەکەن چەندە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا لاواز بێت کاریگەری نەرێنی بۆ سەردۆخی ناوچە جێناکۆکان دەبێت و حکوومەتی عێراق هەوڵدەدا کێشەی و ناوچانە بە چەقبەستووی بهێڵێتەوە. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی پێدەکەن حکوومەتی عێراق خۆی لە سەرەسەر دەستوریەکان بۆ جێبەجێکردنی مادەی 140 دزیوەتەوە و کوردیش پلانی ئەو تۆی بۆ جێبەجێکردنی ئەو مادەیە نەبووە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.